پرسی سەردانەکەی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاوا بڕیارە لە کۆتایی ئەم هەفتەیەدا بە سەردانێک بگاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ سەرکردە وڵاتانی کەنداو بە دیاریکراوی وڵاتانی خاون هەژمون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کۆ ببێتەوە. دیارە سەردانەکەی جۆ بایدن لە ئێستادا زۆر بەرباسە، هۆکاری سەردانەکەی کۆمەڵێک بعد و دیدگای جیاوازی لێ دەکەوێتەوە. لەسەرم بابەتە دەمەوێت بە دیاریکراوی بزانم ئێران لەسەر سەردانەکەی جۆ بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەنگی چی دەبێت، هەڵوێستی چی دەبێت لە کاتێکا کە ئێران یەکێکە لە وڵاتانی خاوەن هەژمونی کاریگەر لەم ناوچانەیە بە دیاریکراوی لە عێراق و چەند وڵاتێکی دیکەشە. دیارە من لەسەرم بابەتە میوانێکم دەبێت بەڕێز دکتۆر عەبدوڵڵاه میهریبان کە بەڕێزیان دکتۆریان هەیە لە زانستی سیاسی ڕاستەوخۆ لە تارانەوە بە ڕێگەی سکایپ میوانی من دەبێت. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت، جەژنی قوربانی شلێ پیرۆز بێت. دەمەوێت بزانم ئێران و کەناڵە ڕاگەیاندنەکانی ئێران بە شێوەیەکی گشتی چۆن باسی سەردانەکەی جۆ بایدن دەکەن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سڵاو ڕێز بۆ جەنابەت و بۆ بینەرانی خۆشەویستی کورسات لێوەش پیرۆز بێتەوە. ئەوەی کە سەردانی بایدن بە تایبەت دوایەوەی کاتە سەرکار چەندە گۆڕانکاری بەسەرداتوە بە نسبەت وڵاتانی عەرەبی و کەندا و بە تایبەت عەرەبستانی سەعودی و هاوپەیمانانی لە هەمبەر ئێران چه گۆڕانکاریی بەسەرداتوە خۆی جێگای باسە. دەبینین سەرەتا کە بایدن هاتە سەرکار بە پێچەوانەی دەورەی ترامپ ڕووکردێکی دوور کەوتوانەی بە نسبەت عەرەبستان و ئیسرائیل و وڵاتە عەرەبیەکانی کەنداوی فارس کرد و هەموو تێکۆشانی ئەوە بوو کە ئێران نزیک کاتەوە و گرێبەستی ئەتۆمی دووبارە بژێنێتەوە. بەڵام لە یەک ساڵی ڕابردوودا دەستکەوتێکی ئەوتۆی نەبوو و بەو نەتیجە گەیشتن بەو دەرەنجامە گەیشتن کە خەریکە هاوپەیمانە قەدیمیەکانی خۆشیان لەدەست بەتایبەتەوەی کە لە چەند مانگی ڕابردوودا هێرشی رووسیا لەسەر ئۆکراین کۆمەڵێک گوشاری ئابووری خستۆتە سەر ئوروپا و وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا بەتایبەت لە بشی وزەدا وەکو گاز و نەوت قیمەتی ئەوانەی بردوۆتە سەرێ لە بازارەکانی جیهانی و ئەوانەی کە مەصرف دەکەن گاز و نەوت و ئەوەش دەتوانێت فشارێک بێت سەریاندا. دوو سێ مانگی ڕابردوودا ڕێژەی هەڵاوساندا هەندێک شوێنی ئوروپاوە تا بەگرە ئەمریکاش تا سەتانەوە گەیشتووە قیمەتی بنزین و ئەوە چۆتە سەرێەوە خەڵک خەریکن ناڕازی دەبن. ئەوە وای کردووە کە یەکێک لە هۆکارە ئەسلەکان بێت کە بایدن ئەو بەڵێنە بدا و ئەو بڕیارە بدا کە نزیک بێتەوە دووبارە لە هاوپەیمانە قەدیمیەکانی کە لە دەستیان نەدا و عەرەبستانی سەعودی ڕازی بکا کە ئەندازەی بەهێنانی نەوتەکەی بێتە سەرێکە قەرەبووی ئەو گۆڕانەی کە هەستاونە سەر رووسیا ئێران و ڤێنزوێلا بکەنەوە قەرەبووی نەوت و گازیان و بتوانن قیمەتی نەوت و گاز لە لەم سەردانی جۆ بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێران و باسی کۆماری ئیسلامی ئێران لەکوێی معادلە و هاوکێشە سیاسیەکاندا دەبێت؟ کارە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان وە تەوەرە ئەسلەکانی سەردانی جۆ بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوین و بە تایبەت عەرەبستانی سەعودی ئێرانە دوای یەک ساڵ کە نەگەیشتن بەو قەناعەتەی هیچ پێشکەوتێکیان نەبوو و ئێستا تقریبەن چەقبەستوویە ئەو دانوستانەی بینی ئەمریکا و ئێران. حاڵ کات ئەمریکا دایناوە کە ئایا ئەگەر ئێران ڕازی بێ و بگەڕێتەوە سەر ئەو گرێبەستە ئەتۆمیەی چ بکە و ئەگەر نەگەڕێتەوە چ بکە. یەکێک لە بەدڵنیاییەوە لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوین کە لە بەرەی دژی ئێراندان وڵاتانی عەرەبی و ئیسرائیلوانە قەناعەتیان پێدێنێ ئەگەر ئێران ڕازی بوو بگەڕێتەوە بۆ گرێبەستی ئەتۆمی ئەوە ئامریکا هەروەها لە پشتیان دەمێنێت، یعنی پشتیوانی لە ئەمنیەت و ئابووریان دەکا لە بەرابەر ئێراندا. ئەوە نییە کە گرێبەستی ئەتۆمی لەگەڵ ئێران کە ژیایەوە پشتی هاوپەیمانەکانی بەرهەڵدا. ئەوەیە کە تراسەڵێکیان پێدەدا کە ئێمە لە پشتانین هەتا ئەگەر لەگەڵ ئێرانیش گرێبەستی ئەتۆمی ئێمە بژێنێەوە. سناریۆی دووەمەوەیە کە ئەگەر بە تەوافق نەگەر لەگەڵ ئێران چی، چۆن ئێمە دەبینین
و لە هەفتەی داهاتوودا پوتێنیش دێتە تاران و سەردانێکی گرینگە لەو سەردەمەیدا کە خەریکن بەرەکان دووبارە دادەڕێشتێنەوە بەرەی ڕۆژاوا لەگەڵ وڵاتانی هاوپەیمانی واتە ئەو کێشەی ئەو کێشە سیاسی و ئابووری کە لە ڕۆژ ئاوا هەیە هەوڵ دەدرێت لە ڕێگەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هەوڵێک هەنگاوێک بدەن بۆ چارەسەرکردنی کێشەکانی خۆیان یاخۆ بەرژەوەندیە تایبەتەکانی ئەم دوو وڵاتە بە دیاریکراوی ئەمریکا و رووسیا؟ بەڵێ وەکو ئاماژەم پێکرد لە پێشدای هەک لە هۆکارە سەرەکیەکان ئەوەیە بەتایبەت لە بەرهەمهێنانی نەوتی زیاتر کە قیمەتی نەود لە بازاڕەکانی جیهانیدا کۆنتڕۆڵکەن رووسیا ژوە ئێران و وێنزوێلاژ وەکو بەرهەمهێنەری نەوت هەر لەو گەماروانەدان ئەوەی کە ڕازی بکەن نەوتی زیاتر بەرهەم بێنن کە قیمەتەکان نەچنە سەرێ یەکێک لە هۆکارەکانە نەوە چۆن قیمەتی نەوت کە دەچێتە سەرێ کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەموو نرخەکان و ئابووری وڵاتانی دیکانە دەبێت بە تایبەت وڵاتانێک کە پیشەسازەکان پێویستی بە نەوت و وزە هەیە ئەوە یەکێک هۆکارەکانی هۆکارێکی دیکانە شێوەیە کە خۆ گرێبەستی ئابووری زۆرتر دەبەستن لەگەڵ ئەو وڵاتە دەوڵەمەندانەی کە بەرهەمهێنەری نەوتوان لە وەکو وڵاتانی ئەنجومەنی هاوکاری کەندا و قەتەرە کۆیتە ئەماراتە بەحرینە دەبینین یەکێک لە تەوەرەکانیش نزیکردنەوەی ئیسرائیل و ئەو وڵاتانەیە بە یەکتر کە لە زیاتر لە یەک دەی ڕابردوودا ئیسرائیل کارێکی کرد کە بە جۆرێک ترس خستنە نێودڵی وڵاتانی عەرەبی هەمبەر ئێران لەخوایان نزیک کاتەوە مەشروعیەتدا بەخۆی وە کێشەی لەگەڵ وڵاتانی عەرەبی کەم کاتەوە ئێمارات وە بەحرین پەیوەندیان هەیە لەگەڵ ئیسرائیل وە بە هەویان کە بایدنیش بتوانێت قاداکە وڵاتانی وەکو ئوردۆن و عێراق و باش سەرۆکی پەرلەمانی ئێران لە لێدوانێکیدا باسی لەوە کردووە کە ئەم سەردانی جۆ بایدن جۆرێک لە ڕێکخستنی ئیسرائیلی پێوە دیارە ئەم سەردانی فعلەن دەمێت بزانم ئەم سەردانی جۆ بایدن بە پلانێکی ئیسرائیلە بە ڕێکخستنی ئەوە یاخود ئەمریکا و جۆ بایدن خودی خۆیان مەبەستیان بووە کۆبوونەوەیەکی لەم جۆرە و لێک تێگەشتن و نزیکبوونەوەیەکی لەم جۆرە لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەنجام بدات دەمەوێت بزانم لە ئێران دەنگۆکان بۆ سەر پرسی ئەم سەردانی جۆن بایدن چۆن باسەکرێ؟ دیارە لە ئێرانیش ئەمە دوو وانێکی بیفکریمان هەیە بەرەیەکی بناژۆخواز هەن کە یعنی هەموو شتێک لە تەوتە ئەو لە خراپکاری ئیسرائیلدا دەبینەوە هەر شتێک لە نێوخۆشدا ڕووبدا لە دەرەوەشدا ڕووبدا وەکو گەڵاڵەیەک وە پلانێکی ئیسرائیلی چاوی لێ دەکەن بەڵام بەرەیەکی دیکانە هەیە کە یعنی باوەڕیان بە نزیکبوونەوەی لەگەڵ ئەمریکا و حەلکردنی کێشەکانیان لەگەڵ وڵاتانی ناوچە بەتایبەت عەرەبی و ئیسرائیلەوانە هەیە ئەو بەرەیە کە ئێستا زاڵەوە دەسەڵاتی بەدەستە و میدیا و تریبونەکانی بەدەستن بەرەی بناژەخواز دیارە ئەو جۆرە چاوی لێ دەکەن وەکو جەنابەت ئاماژەت پێکرد کە وەکو گەڵاڵەیەکی ئیسرائیلی چاوی دەکەن بەڵام ئێمە دەزانین کە ئیسرائیل ڕەنگە فاکتەرێکی کاریگەری لەسەر سیاستەکانی ئەمریکای بەڵام تەنیا یەک فاکتەرە وەک کارژێرێکە لە ڕۆژهەڵاتی ناوین ئەمریکا چاوی لێ دەکات بەڵام بەرژەوەندیەکانی ئەمریکا زۆر زۆر لەوە زیاتر و چەند ڕەهەندی ترین کە ئیسرائیل بێنێت تەعینی بکە ئەمریکا ئاماژەمان کرد کە لە ساڵی ڕابردوودا زۆر حەولیدا کە لە ئێران نزیک بێتەوە وەرسی ئەتۆمی بژێنێتەوە دەوڵەتی بایدن بەڵام ئەنجامی نەبوو و ئەستی کرد خەریکە هاوپەیمانەکانی دیکانەشی خەریکە لەدەست دەدا لە بەخاتری ئێران ئەوەیە کە زۆر زوو بەخۆ کەوتوێتەوە کە بە سەفەرێک بتوانێت دامرکێنێت و لەسەر ئەو بەڵێنە بدات کە ئێمە هەمیشە لە کەنار هاوپەیمانەکانی خۆمان نین چۆن ئەگەری ئەوەی هەیە یعنی لە نگای دەوڵەتی بایدندا لە ڕوانگەی واندا ئەگەری ئەوە هەیە کە ڕەنگە گرێبەستی ئەتۆمی نەژێتەوە و ئەگەر ئێران دەست بەسەرەن زۆر نزیک بێتەوە لە رووسیا و ئێستا ئاماژەمان کرد کە هەفتەی داهاتوو پوتین دێ بۆ تاران ئەگەر بەو قەناعەتە بگەن کە ئەو گرێبەستە ناژێتەوە ئەمریکا بەشدەت پێویستی بە ڕێخستنی بەرەیەکی
عربی عبری هەیە لە ڕۆژهەڵاتی ناوین کە ئیسرائیل و وڵاتانی عەرەبی لێ نزیک کاتەوە بەڵام تەنیا وەک فاکتەرێک لێرەدا ئیسرائیل وەک کارژێرێک کە ئامریکا لە ڕۆژهەڵاتی ناویندا هەیەی نەک هەموو شتێکەوەی کە میدیاکان و تریبونەکانی ئێرانی دەیڵێن وەکو یەکدانە مەترسێکی زۆر زۆر زەبەلاح و گەورە دیارە ئیسرائیلیەکانیش بەدووە بەرژەوەندی خۆیاندا دەگەڕێن و لە مەترسی سازی لە ئێران سەیرێکە مەشروعیەت دەم بخۆیان. باشە ئەوەی کە باسی لێەوە دەکرێت ئامانجێم سەردانی سەرۆکی ئەمریکا بۆ سعودی و کۆبوونەوەی لەگەڵ بەشێک لە پادشا و شازادەکانی وڵاتانی کەندا و دروستکردنی هاوپەیمانیەکی ئەمنی و ئابووری فراوانە لە نێوان وڵاتانی کەندا و هەروە ئیسرائیلە. دروستکردنی ئەم هاوپەیمانێتیە چ کاریگەریەک لەسەر هەژمونی ئێران دروست دەکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە؟ زیاتر لە یەکدەی ڕابردوودا بەتایبەت دوای سەرهەڵدانی شەڕی نێوخۆی سووریا و لە دوایشدا یەمەن بەرەیەکی سەربێرەنگی بەرەی مقاومە خۆراگریەوانە بەهێز بوو و ئەو بەرەیە ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر بوو لە ناوچەدا لە بەرامبەردا وەکو وڵاتە عەرەبیەکان و تەنانەت ئیسرائیل بۆ داهاتووی خۆیان چارە دەکرد ئەو بەرەیە ئەوەیە کە ئەمە پێش ئەویش باسی ناتۆی عەرەبی هەمیشە لە ئارادا بووە لە ڕۆژهەڵاتی ناویندا بەڵام هیچ وەخت بەو جدیەتە نەگەیشتۆ کە عەمەلی بکرێت چون دیارە وڵاتانی عەرەبی لە باسی بەرژەوەندی ئابووری و بەرژەوەندی هێز و دەسەڵات زۆر جار نەهێشتێک نزیک بنەوە لە بەرژەوەندی ئیسرائیلیشدا نییە کە بەرەیەکی یەکگرتووی عەرەبی شکل بگرێت دیارە ئیسرائیل و ئامریکا وەکو هێزێکی بۆ دفاع لە خۆیان و بۆ لە بەرابەر ئێراندا ڕەنگە جارجارە چاویان لە وڵاتانی عەرەبی بەڵام هیچ وەخت پێیان باش نییە کە بەرەیەکی زۆر بەهێز لە وڵاتانی عەرەبی وەکو ناتۆی عەرەبی دروست ببێ هەرچەند لە بەرابەر ئێرانیشدا چۆن لە داهاتوودا ناتۆی عەرەبیە گەر دروست مەترسی بۆ سەر ئیسرائیل. دکتۆر یعنی چاوەڕێ دەکرێت ئەم ناتۆی عەرەبیە هێندە بە ئاسانی دروست بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەم هەموو کێشە و بەم هەموو بابەتە سیاسی و ئابووری و کۆمەڵاتیانی کە هەیە لەم ناوچانە ینی هەلومەرج و زەمینە سازی ئەم بابەتە بەکوێ دەگات و پێشبینی دەکەن لایندێکی نزیکە ئەم هاوپەیمانێتێ دروست بێت؟ من پێم وانە هاوپەیمانیەکی ئەمنی عەرەبی بە واسانیە دروست بێت چۆن لە 6-7 ساڵەوە پێشرا کە ساڵی 1947 و 48 کە شەڕ لەگەڵ ئیسرائیل دروست بوو لە نێوان وڵاتانی عەرەبی و ئیسرائیلدا هیچ وەخت نانتوانی ئەو جۆرە یەکگرتوو بن غەیر ئەز یەک دوو دەورە زمانی جەمال عەبدولناسر و کورتقایم دووادە بنەمای فکری و کەلتوری لە نێوڵاتانی عەرەبیدا دروست بووە کە بتوانن هاوپەیمانێکی دروست پێک بێنن بەداخەوەمەوە لە نێو لایەنە کوردیەکانیشدا هەر دەبینین ئەو بنەما فکری و کەلتوریە نییە لە نێو عەرەبەکاندا کە بەرەیەکی یەکگرتووی سەربازی ئەمنی دروستکەن بەرژەوەندیەکانی کەسایەتیەکان کە سەرۆکی ئەو وڵاتانە دووبارە ناهێڵێ و هاوکات لەوانە گرنگتر ئیسرائیل و بگرە ئامریکاش پێی باش نییە کە بەرەیەکی بەهێزی عەرەبی دروست بێت چۆن لە داهاتوودا مەترسی دەبێت بۆ سەر ئیسرائیل یعنی ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئێران تەواو ببێ یا ئێران لێک بەرژەوەندی ئەمریکا لە دروستکردنی ئەم هاوپەیمانێتیە چییە؟ بە ئیسرائیل بەڵێ بەرژەوەندی ئەمریکا لە دروستکردنی ئەم هاوپەیمانێتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چییە؟ تەنها ئامانجەکەی ئێرانە یاخود بەرژەوەندی تایبەتیشی هەیە لەم بابەتەیە؟ نا دوسێ ئامانجی هەیە یەکێک لە ئامانجەکانی ئەوەیە کە وەکو هێزێکی هاوپەیمانی خۆی هەروە ڕایانگرێت باڵانسیان پێ بکات کە فکر نەکەن لیان دوو کەوتۆ پشتی کردوون دوو هەم چەکیان پێ بفرۆشێ بازارێکی زۆر باشی چەکن بۆ ئەمریکا کە دۆلار لە دەورەی قەیران ئابوووریەکاندا لیان وەربگرێت سێ هەمیشیان لە ترسێک خاتە نێو دڵی ئێران کە تۆ ئەگەر نێ بەرەی واگە تەوافق نەکەی ئەوە تا ئێمە پشتیوانی لەو بەرەیە دەکەین یەکێک لە ئامانجە گەورەکانی وەیە ترساندنی ئێرانە کە بێنێتەوە سەر مێزی دانوستان و ئامانجی چوارمی دەتوانێتەوە بێت کە ئەگەر ئێران تەمکین نەکە و
لەگەڵ رووسیا ئەوەندە بە هاوپەیمانی بگەن کە لە رووسی سووریە و لە یەمەن و لە لوبنان هەروە تەشەنە بکە نفوزەکانی و پشتیوانیکە لە ئەو میلیشیانە ئەوە دوور نییە کە بەرەیەکی ئەگەر ناقصش بێ ئەگەر لاوازیش بێ بەرەیەکی عەرەبی دروست بکەن بەڵام بە سوورەتی کاتی یعنی چۆن دەزانن سەرناگرێ ئەگەر پێویست بێ هیچ دوور نییە کە بە ژێرانیدا بکەن. باشە باست لە خاڵێک کرد ئەویش ڕێککەوتنی هاوپەیمانی یاخود ئەو ڕێککەوتنی کە پێشتر کراوە لە نێوان ئەمریکا وڵاتی ئێران بۆ لەسەر پرسی ئەتۆم ینی پێتان وایە و ئێران هەلومەرجە سیاسیەکانی ئێران پێشبینی دەکرێت کە ئەم فشارەی ئەمریکا و دروستکردنی ئەم هاوپەیمانی ناتۆیە فشارەکە سەر بخات بۆەوەی کە ئێران بگەڕێتەوە سەر مێزی گفتوگۆ لەسەر پرسی ئەتۆم؟ دیارە کاریگەری خۆی دەبێت بەڵام نەک بە ئەندازەی ئەو گوشارە ئابووریە کە لەسەر ئێران هەیە چۆن ئێران ئێستا گوشارێکی ئابووری زۆری لەسەرەوە ترسیەوە دەچێت کە دووبارە خەڵک بێنەوە شەقام و ناڕزایەتەکان دەڕۆن ئەو جارە لەوەیە مەترسی دەکار بێ بۆ دەوڵەت ئێران یعنی ئەوەندەی کە گوشاری ئابووری لەسەر ئێران کاریگەریە لەوەی گوشاری سەربازی و سیاسی وانە کاریگەری نەبێت ئێران ئەگەر پێویستی ئابووری بە ژیانەوەی گرێبەستی ئەتۆمی نەبێت من پێم وایە هیچ وەخت دانووسان ناکات و ڕێک ناکەوێت لەگەڵ ئەمریکای بە خاتی مەسایلی ئیدئۆلۆژیک بەڵام ئەوە فشاری ئابووریە کە ئێران وادار دەکات لەوەیە نزیک بوونەوەی ئەمریکا دووبارە لەسەر ڕاوی یعنی بوو بەر عەرەبی و پێکهاتنی ناتۆیەکی عەرەبی یا بەرەیەکی سیاسی سەربازی عەرەبی وەک مکملێک وەکو یعنی کاملکردنی ئەو پازلە بێت گوشارخاتە سەر ئێران کە ئێران چۆن لەو لاشەوە هەر عەرەبیەکانین و وڵاتانی تورکیشوانان تورکیەیە کۆماری ئازەربایجانە و هەندێک وڵاتی دیکانەی تورکی هەن کە لە ئاسیای ناوینە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئێران تووشی شەڕێک بێ شەڕێکی دەرەکی یا شەڕی ناوخۆ تورکەکانیش ئەوەیە کە مداخلە دەکەن لە بخاتی ئەو ڕێژە زۆرەی تورکە لە ئێران هەیەی لەو لاشۆ عەرەبەکان یعنی ئێران لەو بوارەدا لەوەیە ترسی هەبێت و نیگەرانی ئەوە بێکە بێت بۆ سەرمێزی دانووسا. زۆر باشە دکتۆر من زۆر سپاس دەکەم کە لە متەوەری بەرنامەکەمان ئامادە بووی سپاس دووبارە بۆ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا میهریبان کە بەڕێزیان دکتۆریان هەبوو لە زانستی سیاسی و هەروە چاودێری سیاسی بوون ڕاستەوخۆ لە تارانەوە بە ڕێگەی سکایپ میوانی من بوون دووبارە سپاس ماندوو نەبی.